ئێمە زۆر کات باسی خەیاڵمان کردووە. خەیاڵی تۆ بریتیە لە کەسایەتی تۆ، خەیاڵی تۆ بریتیە لە کەسایەتی تۆ. خەیاڵت بەکوێ ئەگوزەرێ؟ تۆ کەسایەتیەکەت بەو شێوازەیە. ئەگەر لە خەیاڵتە دزیت کرد، دڵنیا بە صیفەتی دزیت لە تۆیە هەیە. لە خەیاڵە زینات کرد، دڵنیا بە صیفەتی زینا لە تۆیە هەیە. لە خەیاڵە کوشتنت کرد، کەسێکت کوشت، دڵنیا بە لە صیفەتی تۆیە ئەمە دروست بوو، پێویستی بە چارەسەرە. ئەو دڵی مەخمومە، خامە. هەندێک جار ئەڵێن ئاڵتوونی خام، نەوتی خام، یعنی هێشتا هیچ دەستکاری نەکراوە، پاک و بێگەرد و جوانە. ئەم دڵەیەکەوە گوناهیتیان نییە، بەغیتیان نییە، حەز بە تەجاوز لە حەقی خەڵک و حەدی خەڵکە ناکە، بەغیتیان نییە، زیادە ڕەویکردنیتیان نییە، پەلاماردانی خەڵکیتیان نییە. دڵی شەو هەتا بەیانی خەیاڵکە چۆن فڵانە دراوسێم و فڵانە خزم و فڵانە هاوباخم و فڵانە هاوماڵم و فڵانە هاو بازرگانم چۆن بیشکێنم. ئەمە لە صیفەتی ئینسانی موسڵمان نییە، ئەمە ئەفضل نییە. چەندێ ئەم صیفەتانە تیا بێ ئەفضلێتێک کەمە بێتەوە، چەندێ نەبێ ئەفضلێتێ بەرزە بێت. ئەمە قاعیدەی پێغەمبەریانە صلی الله عليه و آله وسلم.